گردبوونەوەی ژمارەیەک دەرچووی دانەمەزراوە لە هەڵەبجە دژی بوونی دەستی حیزب و ناشەفافی لە پرۆسەی دامەزراندن لە فەرمانگەی ژینگەی شارەکەیاندا. من پڕم کردوتەوە 39 خاڵم هەیە، بەڵام نزیکەی 39 خاڵە، نزیکەی 39 خاڵم هەیە، بەڵام کە من فۆرمەکەم پڕ کردووە چاوپێکەوتنم کرد و هەموو شتێکم تەواو کرد، دوای پیان ڕاگەاندم کە دیبلۆمەک احتیاج وەرگیراوە لێرە، من شاهدەکەم دیبلۆمە، بەڵام کەسێک خراوەتە شوێنەکەم بە کەلێرسە، بەڵام بەدەلەوە ئەمان لە کاتی کە فۆرمەکە بڵاو کراوە تۆ هیچ ئاگاداریەکیان بڵاو نەکردوتەوە کە لەناو فۆرمەکە ئەم کەسەی کە ئێمە وەکو شادی ئەو کەسانی کە شادی دیبلۆمیان ئێمە وەکو احتیاج وەریەگرین. گشتاندنەکەمان ڕەوانەی سەرجەم بەڕێبەراتەکانی هەڵەبجە کرد بە ئومێدی ئەوەی کە بە شێوەیەکی دادپەروەرانە هەر پرۆسەیەکی دامەزراندن هەبێت لەناو هەڵەبجەیە بەڕێوە ببرێت، بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئەبینین لە بەڕێبەراتی ژینگە نەک هەر پابەندی ئەو خاڵبەندی و گشتاندنە نەبووە، بەڵکو بە شێوەیەکی زەق تەسکەی حیزبی و خزمایەتی تێدا ئەبینرێت. بۆیە ئێمە ئەمڕۆ ئەم هەڵوێستەمان وەرگرتووە و دژی هەموو ئەو جۆرە دامەزراندانین. هەموو کاردانەوەیکی دەتوانین دانەمەزراو بکرێت، لەوانەیە چاوەڕێوە بکرێت سبەینە هێلکەباران بکرێت. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا و دەرچوانە ڕای دەگەێنن بە پێی تەزکیەی حیزبی کەسەکان دانراون و مافی دەرچووی دیکە کە لە ڕووی خاڵبەندیەوە لە پێشەوەیە پێشێل کردووە. ئێمە وەک دەرچوانی دانەمەزا و گەنجانی بێکار ڕۆژگارێکی سەخت بەڕێ دەکەن لە سایە دەسەڵاتی پڕ لە نادادی و گەندەڵی و داڕزانی ئەخلاقی دوو هێزی نابەرپرسدا. ئەو ڕێژەکەمەی دامەزراندنیش کە بڕیاری لێ دەدێت بۆ هەڵەبجە لەلایەن بەرپرسان و کەسە حیزبیەکانەوە یاری پێدەکرێت و زۆر بە ناشەفافی بەڕێوە دەچێت. بە تایبەتی ئەو دامەزرانەی بۆ فەرمانگەی ژینگەی هەڵەبجە بڕیاری لێدراوە زۆر ناشەفا و دادپەروەرانەیە بە ئاشکرا یاری پێدەکرێت. بە هیچ جۆرێک بێدەنگ نابین لەو پێشەلکاریانەی بەرامبەر مافەکانمان دەکرێت و هەموو ڕێگایەکی فشار کراوەی لە بەردەمماندا و ئاگاداری بەرپرسانیش دەکەینەوە کە ئەگەر ئەیانەوێ بەرباران و هێلکەباران نەکرێت دەبێ بە زوویی ئەو پڕۆسی دامەزانە ڕاست بکەنەوە. بڕێرە ڕۆژی یەکشەمە فەرمانگەی ژینگەی هەڵەبجە بە فەرمی بکرێتەوە کە پێشووتر 15 کەسی بۆ دامەزرێنرا. هەرزوو پرۆسەی دامەزرانەکە ڕوبەڕووی ڕەخنەی تون بووەوە بە شێوەیەک دەرچوانی دانەمەزرا و بەڵگەکانیان خستە ڕوو کە پێیان وایە میکانیزمی دامەزرانەکە شەفاف نەبووە، بەڵکو هاوشێوەی پرۆسەکانی دیکە یەکێتی لە ناوچەکە ئەو کەسانە دادەنێت کە کادر و ئەندامی و حیزبن. وە کەڵوێستێکیش ڕای دەگەێنن ڕۆژی یەکشەمە هەڵوێستی توندیان دەبێت و ڕێگر دەبن لەکردنەوەی فەرمانگەکە تاکو پێداچوونەوە بە پرۆسەی دامەزرانەکەدا دەکرێتەوە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.